یاریەکی سێبەر دەست پێ دەکا. ئالو بەڵێ خۆیەتی ئەم شەو سێبەرەکان یاریەکی زاڵمانەمان لەگەڵ دەکەن. نانە هیچ نییە. چۆن ڕوویداوە؟ ئێستا لەکوێیە؟ مەمەد بوو؟ دیسان عەجوولەکەمان لەکوێ هەڵەپاسی کردووە؟ نانە باوکە شتر بووە. ئێستا ئەسم دێمەوە. چی بووە؟ شتێک بووە؟ نادایە گیان نا پەیوەندیتان پێوە دەکەمەوە. عومەر قسە لەگەڵ مەمەد بکە. زۆر هەڵەپاس بووە. گوێ لە ئێمە ناگرێت. ئیتر ببەوە کاکەکەی ئەوە. باش تەواو. کوڕم بەس گوێ لە تۆ دەگرێت. باش باوکە قسە لەگەڵ. خێراکە هێشتا خێراتر کە کەنعان دوای خاتو حەمیدە دوای میوانمان هاتۆ لەسەرەوەیە. ئەرێ میوانی چی لێگەڕێت. تۆ چ کارێک لێرە هەیە؟ چی ڕێگای دەی بێژوورەوە؟ لەگەڵ من هاتووە گەورم. کردم کەنعان بە کردم. بەڵام با پێشوەق لەسەر مەرجەکان قسە بکەین. چیت کرد؟ نەخێر یەکەم جار مەرجەکانم دەوێت. مەرجەکان با پێشوەق لەسەر مەرجەکان قسە بکەین. چیت کرد؟ ئەوەی وتان یەکەم جار بینیم دواتر پێم لە بەنزین نا لێمدا وەگەوەی وتان لێمدا لە زەل؟ هەرکە لە ئۆتۆمبیل هاتە دەرەوە. باشە مرد؟ نەوەستام سێری کەم بەڵام یەکسەر بۆی دەرچوو منداڵەکەت بدیت بەیە. بەداخەوە ئەمە چ جۆرە شۆفێرێکە؟ باشە مردوەکە کەسێکی چۆن بوو؟ گەنجێکی تازە پێگەشتە بوو زۆر گوناحە. یەک دەقا ماوە دووچار لەکوێ؟ کێ؟ ماوە دووچار ئەوە ڕووداوەکە ئەو مناڵی ئۆتۆمبیلەی داوە لەکوێیە؟ تۆ چی ئەوی؟ من کاچم. باشە فەرموو. پێشەوەی بم دەشتێکی بە تۆ چی دەگوت؟ هەر دەیگوت کاکە کاکە بەفیرەی بە شێوەیەک سێری دەکردی وەک بڵێ تۆی دەناسی. منی گرتبوو هەر دەیگوت کاکە کاکە خوا ڕزگارم کە کاکە خراپ لەیدا بوو هیچی پێ نەدەکرد. سەیری ناوچاومی دەکرد و دەیوت کاکە کاکە. لە دەرچیتی وەلای مەمەد. عومەر دەقسە بکە. ئەوەت باشە دە زۆر باشە. ها لەوەیە؟ ئێ باشە ئەو باشە هەردووکتان باشن؟ لەلایمە هاتم ئەو هاتم بانچکاکت کرد هاتم. مەمەد ئەوە کاکت هات
مەمەد چ کارێکی بێسوود بوو کارێکی چەند بێسوود پەیوەندێکی بە ئێمە نییە هیچ شتێک بە ئەمەی نەبەستێتەوە جگە لەوە فەندیە داوای سەلامەتیم کردبوو وا ئامادەی دەکەم گەورم وا خەریکە فڕۆکەکە دامادە دەکەم بۆ کوێ دەچم ماوەیەک بۆ شوێنێکی دوورکەن عەمبەک تاو کاتەیە ئەزل لەو شتانە ئێمە تێدەگا دەبێ هەسیار بین لازەل لە ترسین لە کاک ئەزەل و لەوانی تریش بە یارمەتی خۆت لەوە لێیان دەترسین لە تۆ نزیک بن تاوەکو تۆ کارەکە تاو دەکەی کەنعەمبەک زیاد ڕۆیت کرد لە تێکەڵبوون لەگەڵ ئەمانە با تو بینەوە شوێنی کۆنت و ئیتر لە کارەکان گەڕێ ئێمە دەکەین هەروەکو جاران کەمە یاتمە ڕیزی ئێوان وانە زیاد لە پێویستات من ناو یاریەکە بوومە کەسێک لەوان تەموز دەیکا بەڵێ گەورم جوانە مردنی براکەی ناخۆش بۆ بەڵام هاتی تر ئەزەل مانگەیان داوای دەمانویست ئێستا یەکسەر بەرەو خەڵۆ ڕادەکە زۆر باگاوە دەڕوە گەر تاقیبی بکەن هەردووکان بەیەکەوە دەگرن منیش نیازم وایە گەورم کەمێ لە ناوێن یارمەتی وەرگرن سی خوڕە بچووکەکەی خۆمان بەکاربێنن منیش هەر ڕێک بە تەمایەوە بە هیوای ڕێگاکی سەلامەت بۆ تۆ جوانترین گوڵ بنێرم بۆ سەر تەرمیە و مناڵە کوڕم تۆ بردۆتەوە نازانم دڵت خۆش و شامپانیا و ماپانە دەشێنی کوڕە پیرۆزی دەکەین کاکە عەلی تۆ ئاگار لێیە کوڕە خۆ ڕۆژێک خۆشیمان نەکرد بووینە مناڵی ناخۆشی کوڕە گەورەترین پیاوی تورکیامان قسە سەر چۆک کەمە نا زۆرە پرۆڕەشەکەی بەدیاکەوتە لەگەڵ ئایشان قسەم کرد وتی دووسێ دەقە چاوەڕێکە دێم بەتەمان قسە بکەین بزانین ڕوبەڕوو قسە دەکەین دەڵێم شتێکی خراپ نەڵێ کاکە بۆ خۆمانەوە بە خۆشی لێرە پیرۆزی دەکەین ئەگەر چی قبوڵی ناکەم بەڵام من خێزانێکم هەیە ئەوە پیرۆز دەکەن ئەوان دەبینین زانیت پیرۆزی کە کاکە وەرە شامپانیا جەنگیز ئەو نەنیشان دەبیرە کە چاند لێهێنا بەڵێ شەقامی دەفنا خانەی 12 لەڤەن وابزانم شتێکی ئەوە بوو بەڵێ بۆچی برایەکەم ئەمڕۆ لێ مرد ئەوەی ڕۆیشت ئێمەش دەستمان بە یاریکی سێبەر کرد چونکە هەموو شتێکیان برد ماڵەکانمان دەنگەکانمان خۆشەویستەکانمان تەنها بێدەنگیمان بۆ مایەوە چونکە ئێمەیان خستە ناو تابوتەوە تەنها سێبەرەکانمان ماوەتەوە کوڕەکەم تۆ چۆنی تۆ خەریکی چی دەکەیت
زۆر بیری تۆم کردووە ئەیشان خۆزگە دەتزانێت چەند بیری جان و ماڵەکەمان دەکەم منیش بیرم کردووە جەنگیز بیری خوشکەکەم کردووە تۆ بڕۆ بیری دەنگی ئەو لە ماڵەکەماندا جار وا دەزانم خۆم ون دەکەم بۆ ساتێک یعنی چۆن بڵێم من وا هەز دەکەم هێشتا لە لەندەن دەخوێنێ و دێتەوە ئەیشان ئیتر بەهارمان پێ ناگەڕێتەوە بەڵام ئێمە دەتوانین خۆمان بگەڕێنینەوە سیر کە منی تر زۆر گۆڕاوم چەنگیز بڵێ گیانەکەم هاو ڕۆژە پرسیارێکم لێ کردی بە هەر کێ کوشتی پێویستە شتێکت پێ بڵێم لەم نەوە BBC باشترە مامە تووشی ڕووداوێک بوو ڕووداوێکی چۆن ئۆتۆمبیل لەیدا چی لێ هات عومەر ئەی عومەر ویستی کەمێ تەنیا جێ بێڵین بەخۆی ویستی ماوەیەک بە تەنیا جێ بێڵین بۆ خۆی ئێستا لەکوێیە نازانم 3 ڕۆژە لێمان هوم بووە جان لای باوکت بمێنەوە دەی بچمە لای پێویستە بچمە لای عومەر ئەو شتێک لە خۆی دەکا ئەیشان دەبڕۆ ئەگەر دەتوانی بیدۆزەوە هەزە لێرە نییە وتم هاتووە بۆ ئێرە نەهاتووە هێشتا دەرگای ئێرە بۆ ئەو نەکراوەتەوە خوارزە نەهاتووە بۆ ئێرە نەخێر چی بۆ عەلی براکەی مردووە شێت و هار بووە لێرە خۆت بەند کردووە ئاگەر لە دنیا نییە خاڵۆ ئەو هاتیوەت مەمەدی لێ مرد ئەوە چەند ڕۆژە نەخێر نەهاتوە بۆ ئێرە دەیکەوە بە ئێمە بچی بۆ لای بە پیاوەکانت بڵێ باسۆراغێکی بکەن پیاوێکی بەقەدەر جێب کۆنی باوکە نەتبیست هاڵۆ ئەوە عومەری ئێمەیە عومەری ئێمە براکەی مرد خاڵۆ نازانم لە زیندان چۆن ژیاوە بەڵام ئەو ژیانەی لای تۆی بەسەر برد هیچ نییە براکەی مرد خاڵۆ ئەرێ ئاخر تۆ تاکە پیاوبی لەناو ئێمەدا چی بەسەر تۆ هاتووە خاڵۆ چی بووە مەلیحە خاتون مەلیحە مەمەد منم مەلیحە تۆ لێرەی تا ئێستا
من دەچم بە دوای عومەردا بەڵکو چوو بێتە دووکان نەیتوانی وە بێتەوە ماڵ تۆ دەڕۆی تا دووکان دەتەوێ بڕۆی بە دوای عومەردا بەڵام هەموو کەسم ڕۆیشت تۆش دەڕۆی بە تەنیا بەجێم دەهێڵی تەواو لێرەم باشە دوعا بکە دوعا دەکەی وانە پرسیار بکە ممتاز چۆن بوو من هەمیشە چاکە خواز بوومە چۆن هەردوو کوڕەکەی لێساندمەوە دە بپرسە دەی وا مەڵێ مەلیحە نە دەپرسم دانەیەکی برد دواتر گەڕاندیەوە بەڵام کوا نییە ئەوە تا ئێستاش مەمەدی من بۆچی ئەوی بردەوە بۆ خاتری خوا بپرسە ممتاز مەلیحە ناگەڕێتەوە نییە ئەو جارە ناشگەڕێتەوە نییە دە بپرسە ممتاز مەرگ بە ئێمەی گرتووە دە بپرسە ئەو لەوێ چی بکە ئەو کوڕە بچکۆلانەکەمە هیتر ناگەڕێتەوە لای دایکی ئەو کوڕە بچووکەکەم بوو ئێستا کوێر بوو ممتاز کوڕەکانم ڕۆیشتن چاوەکانشم ڕۆیشتن ممتاز ئێستا کوێر بووم لەم یاریەدا کەسانێک بە دوای دەکەون سێبەرەکانیش ڕادەکەن هەرچەندی سێبەرەکان کورت و درێژ دەبنەوە ئەوەندەش سەعاتەکان زیاتر تێدەپەڕن
شەڕەکان کۆتاییان هاتووە، خاوەنەکانیان ئەوانیان جێهێشتووە. لە ژوورەکاندا سێبەرەکان یاری دەکەن. لێکۆڵینەوەکانتان بەباشی دەڕاتە ڕێوە؟ باشە، بەڵام بەس نییە. هێشتا تەواو کاریگەر نییە. لەوانەیە کاتیەوەمان نەبێت تا تاو کاریگەر بێ کاک تەمووس، چونکە بەتەواوی چاوەڕێمان کرد. هەروەها ئەمە کاتێ دەرفەتە ڕەخسا کەسێک پەیوەندیت پێوە دەکا. کەسێکی چۆن؟ کەسێک لە ناویان، خاینێک لە ناو خۆیاندا. چییە؟ کە پەیوەندی کردەزانی کاک تەمووس بە هیوای سەرکەوتن. بام کوڕەکەم مرد نەخێ دڵنیامە گوڵەبەندی بەستووە چونکە کەسێک زانیاری پێدا باڵە نەمردووە دەستا دەژی هەر نەمدۆزیەوە هەزار لە هیچ شوێنێک نییە. مردومە هەست دەی شتێک ناکەم، منیش لەگەڵاو مردم. تۆ تەنیانیت خوارزە، ئیتر منیش لەلاتم. بەڵام ئیتر من نیم خاڵۆ، ئەوە من نیم، من ڕۆیشتم. هەنگاو بە هەنگاو خوارزە، هەنگاو بە هەنگاو دەگەڕێیتەوە. من خۆشم نامێ بگەڕێمەوە، دەمەویست مە لای برایەکەم. هەنگاو بە هەنگاو خوارزە، هەنگاو بە هەنگاو بەهێز دەبیتەوە، عاقڵ دەبیتەوە، تووڕە دەبیتەوە، شەڕ دەکەیتەوە و هەروەها دەیبیتەوە. وەس خاڵە وەس بەیتر بەسە. باشە، من وستە بم چونکە تۆ قسە دەکەی. ناخێر، ئیتر شتێکم نییە قسەی لێ بکەم. تەواو. هەیە خوارزە، هەیە شتێک هەیە قسەی لێ بکەی، هاوار دەکەی. پێم بڵێ کێ لە بەرامبەرت بێ یەکسەر هاوار دەکەی؟ ها کێ؟ کەس نێ خاڵۆ. تۆ لە کێ تووڕە بووی؟ لە کێ بەرقی؟ کێ تاوانبارە؟ ئایشان؟ ئەیشان، بەڵێ ئەیشان، هەرچی لە من کرد لە کۆڵی نەبوومەوە. لە بیری کە و ڕزگار بە، یەک گول لەو ڕزگار بە، نا ڕزگار نەبوو. بەڵێ ئەیشان، هەر لەبەر ئەیش بوو ئێرەم جێ نەهێشت. لە نێوچەوانی ئەو بوو زۆر شتم نەکرد لە ژیانمدا. بەڵێ ئەیشان بوو. من بەبەستم ئەو شتانە نییە خوارزە. دوشمنی سەرەکیت کێها ئەوەم پێ بڵێ. کێ براکەتی لە ناو باوەشت دەرێنا؟ کەنعان. دەتەوێت گوێت دەما بێ؟ کەنعان. هیچ کەسێک هەیە ئەوەندە خراپەکار بێ؟
هیچ کەسەیە ئەوەندە خراپ بێ کەسێ وەکو ئەوەندە پیس بێ کەنعانی تۆ مەمەدی کوشخاڵۆ کەنعان بەس نییە خوارزە هێشتا کێیتر ئەوە بڵێ کێ لە پشت ئەوە کێ ئەوەی خراپە سەرەکیەکەی بەرامبەر کردووی کێ نزیکترین کەسی تۆیە تۆ نزیکترین کەسنی خراپەکانی تۆت خستە ناو مێشی منەوە تۆ کەنعانت خستە ناو ژیانی منەوە لە نێوچاوانی تۆ بەڵێ نێوچاوانی تۆی خاڵۆ تۆ ڕاستە بەڵام هێشتا ماوە کەسێکی تر ماوە کێ لە پشتی منە لە ئەسڵا لە کێ تووڕێها خوارزە بەڕاستی دەتەوێت کێ بکوژی کێ قاتڵی سەرەکیە دووبارە تۆی بۆچی ڕزگارت کردم بۆ چاکت لەگەڵ کردم بۆ لە زیندان دەرتێنام لەبەرچی ئازارت دروست کرد بۆچی من خستە ناو حاڵەوە کێ خوارزە دوژمنی سەرەکیت کێیە منم ئەوە تا منم خاڵۆ خۆم کردم براکەم کوشت منەوم جێهێشت هەموو نێوچەوانی من بوو من مەمەدم کوشت تاوانی من بوو من بکوژە خاڵۆ من بکوژە ببنێر لای براکەم خاڵۆ بکوژە وتت هەست بە هیچ شتێک ناکەم ها ئێستا هەستی پێ دەکەی ناخیاندا کردم خاڵۆ بارچە گۆشت پێ دەکەنەوە خاڵۆ چاویان کون کردم خاڵۆ وتت مردم خوارزە ها ئەوە تا دەژیت دەژین بەڵام تەنها لەبەر یەکشت خوارزە ئەگەر یەک جار بچیتە ناو ئەو شتەی لە چاوەکانتم بینی ئیتر لێ دەرناچی چی دەڵێ دەچی دەمەوێت خراپترین شتم فێرکەی خاڵۆ بێبەزەیترین شتم فێرکە بۆ نابردنی کەنعانچی پێویست دەکاوم فێرکە خاڵۆ هەرچیەکم هەبێ فێرتی دەکەم خوارزە بەڵام بەتەنیا ناتوانی بیکەی کەنعان بەتەنیا ئاوادت بەزێنێ پێویستت بە یارمەتیە دووبارە گروپێک دادەمەزرێنیتەوە لەناو گروپەکەم خاینەکەیە خاڵۆ کەسێکە شتێکمنی بە کەنعان وتووە کەسێک پێی گوتووە کە من عومەرم کەسێک پێی وتووە جان کوڕی منە کەوایە با یەکەم جار ئەو خائینە بدۆزینەوە خوارزە چی دەڵێ چۆن فێرم کە لە نێوانماندا خاینێک هەیە بچکۆن من کەی یاری دەکەم یەکەم جار فێر بە بەڵام لە بەیانیەوە سیر دەکەم فێر بووم مادەم فێر بووی بۆچی ئەو مناڵە لە بەرامبەرمە وەرە بە هاو بەشی من مناڵم کەنعان
نا مناڵ نی. ها بەڵام ئافرەتم وانە؟ بەڵێ وایە. لەبەرەوەی ئافرەتم بۆ یاریم لەگەڵ ناکەن. نا گیانە شتیوە چۆن دەبێ؟ چونکە گەر ئافرەتێک باتەوە تا هەتای هەز بە شەرمەزاری دەکەی وانە؟ ئای بە ئافرەت لێت باتەوە. نا لەبەر هەندێش نییە. ناتوانی بیبیتەوە. یاریکە. سیرکە. دەواز بێنە من دەتوانم یاری بکەم کوڕە. خێرە کاکە. هاتوونە ڕامێز دژمندارەکانت بە شوێنەکەتیان زانیوە. من دەچم خۆم ئامادە دەکەم کاکە. کاتی خۆ ئامادەکردنی ڕامێز ئەوان لێرن. ئێستا لێرن؟ خەریکن دێنە ژوورێ. کاکە من دەچم. وا دیارە شتێ ڕووی داوە. شتێکی خراپ ڕوو دەدا. لێرە نابێ. تۆ لە پشتەوە بڕۆ. من دایانوەستێنم. کاکە دەڵێم دەرچۆ ڕامیز بێزارم مەکە. ئەی باشە من چم لێرە ها؟ دێ ئەم دەتوانێت کاکە. وارزە چیرۆکەکە بەردەوام دەکەین. بەڵام تۆ ئێستا پێم بڵێ ئەم خاینە چی لە تۆ گەرەکە چی مەبەستە؟ کەنان چی دەوێ ئەوە؟ دەوێت زۆر باسەین لە ڕێمنەوە بە تۆ بکە. گومان لە کێ دەکەی؟ ئەوانەی پرسیاری تۆم نەدەکەم. لەوانەیە وا هەڵسو کەوتکە چاکەی تۆی دەوێ. لەوانەیە بە مندا هەڵبڵێت. لەوانەیە من بە چارەسەر ببینێ بۆ دەردی خۆی. لە بنجیان دەبەت بەچ ناوی تۆ دەهێنن. ئەزەل چۆ منت دۆزیەوە؟ چونکە تۆ مەمەت جێ ناهێڵێ. ئێستا شۆ بیر دەکەیەوە کە من بەهارم کوشتووە. ویستت تۆڵەم لێ بکەیتەوە. هاتووی تا بەم حاڵەوە بمبینی. دەزانم چۆن شتێکە. گەر درۆژ بێ ئەو کاتە لای من بووی. منیش هاتوومەتە لای تۆ. چونکە دەزانم تۆ چەند غەمبار بوویت. لەبەر عومەر هاتوومە. مامەت ببینێ. ئەگەر ببینێ لایمی تووڕە دەبوو. دەیوت بۆچی ڕێیە دەی کاکە؟ دەیوت بۆچی ئەوش نەدەر ناکەی؟ مەمەد ڕۆیشت. ئەزەل مەمەد ئازار ناکێشێ. مەمەد لە شوێنێکە ئینشەڵا دڵخۆشە. بەڵام تۆ ئازار دەکێشی. کە تۆ ئازار بکێشی منیش دەیکێشم. دوای دەرچوون لە بەندی خانە 4 ساڵ بە دوایەوە بووم.
باشە ئەوە دیار بکە بەردەوام هازار دەکێشێ بەردەوام پرسیاری دەکرد نەهاتوومە داوای لێبوردن بکەم هاتوومە تالا دەبم دەتەوێ بڕۆم مەمەد نا تۆ دەتەوێ بڕۆم لێرە چی دەکەی هاتووی بڵێ چی هیچ شتێک لات دەوەستم من لێر دەم و ناتمە شوێنێک کەوایە منیش ناڕۆم من ئەو جۆرە هەزارم نەبینی وایشە بدە من کەمێکی بدە من پاگیانی منیش ئازار بخوا هەمووی بدە بە من گەرگیانی تۆ ئازاری خواردەبێ منیش ئازاری خواردووە خۆزگە من لە جێ بمایە با لێرە بڕۆین ئیتر مەمەد لێرە نییە بۆ کوێ نازانم کوێ بە تۆ گونجا خاڵە با بچینە لای خاڵم هەمیشە چاوی لە تۆ بووە با دووبارە چاوی لێت بێ بەڵام ئەمجارە منیش لات دەبم ئەوە هەفتەیەکە هەزەلمان لێوم بووە خاڵۆش هەر هیچ خۆ تێک نادا شتێک دەکەم من شتێک دەکەم بەڵام چی وتم بەڵکو تۆ بێ و یارمەتی من بدەی یارمەتیم دەدەی براکەم دواتر کی یارمەتی ئێمە دەدا عەلی چی دەڵێ براکەم من شتێکم وت من گوێت لێیە شەرمین و مەرمین نییە دەجارێکیش گوێ لە من بگرن ئێمە هەوڵەدەین ژیانێکدا بمەزرێنین سیرکە ئیتر تۆفیق چەک هەڵ ناگرێت ئیتر نابێ هەمیشە بە دوای ئەوە بم ئەرە چی بەسەر دێ کارمان دۆزیوەتەوە ئیتر لەگەڵ ئێوە نابین سەردۆ ئەو کوڕە براکەی مردووە جا ئەوە بە تۆ چی تۆش کاتی خۆی عومەرت نەکوشت بۆ باوەڕت پێ بکەین بۆچی بزانی کە تۆ بە دوای شتێکەوەی ئیتر تەواو ئێمە خۆمان لەو شەڕانە ڕزگار کرد دەمانەوێ مرۆڤی ئاسایی بژین دەمانەوێ ژیانێکی نوێ پێک بێنین ئەو ژیانە جێ ئێوەی نابێتەوە عەلی ڕاستە براکەم شوێنی ئێمە تیانە قسە بکە تۆفیق وانیە تۆفیق ئەمە ویست نییە ناتوێت لەگەڵ من ژیانێکی ئاسایی بەسەر ببەی هەردووکمان دەمهەوێ کەواتە جەنابەت ناتوێت یارمەتی کاکە عەلی بدەی دەمهەوێ کاکە قابلێ نەمهەوێ دەوامەکەن تخوا من تەواو بووم تۆفیق یان بە عەلی بڵێ یانی تر بە دوای مندامەیە بڕۆ من خۆم شتێک دەدۆزمەوە
بڕۆ باشم سپاس دەکەم ئێوارە لێرە فستیوالێکە هێز کۆ دەکەمەوە داواکاریەکەمتان نارد باشەوە سەیری دەکەم داواکاری سەرەکیتان بۆ ناردوو بە شێوازە گەورە بکرێ باشەوە دەیکەمەوە ئەیشان 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 یەکێ لە کەسانی ناوەوە بۆ کەنعان کار دەکا ئەیشانە بەڵام ئەو ڕۆژە ئاگاداری کردینەوە ئەو هەواڵی بۆ سەکەی پێداین ئەو یارمەتی داین تۆ بڵێ ئەمانە هەمووی یاریەک نەبن بۆ ئەوەی بە من بگەن نابێ مەمەد تۆڵەی ئەیشان بوو بێ بیرکەوە خوارزە بیرکەوە جەنگیز لەلای تۆیە نەخێر بەڵام ئەو باشکە یاری دەکات دەیەوێ ئێشان لە کەنعان دوور خاتەوە پێی وتم دووریشی خستەوە ئێستا نۆرەی کێیە دووری خاتەوە من بیرکەوە خوارزە بیرکەوە عەلی نەخێر بە پێشوە خەداوان پێ بڵێم ئەو نییە ئەو کاری وا ناکە خۆ شوێنی تێ پێدەزانی لە سەرتاوە بەس ئەو دەیزانی ئەگەر ئەو خاینەکە بووە ئێستا هەموو شتێک تەواو بوو بەڵێ بەڵێ کاکە عەلی ئەرێ بەڕاست پێم بڵێ بزانم قەت لێت پرسیوە بۆچی کاتی خۆی عومەری فرۆشت عەلی بە ئاسانی وەرمەگرە ئەزەر ئێستا یعنی ئەگەر ئێستا پیلانێکی هەبێ هیچ لات سیر نەبێ تا نەزانی کاتی خۆی بۆچی تۆی فرۆشت ناتوانی بە تەواوی متمانە بە عەلی بکەی ئێ باشە چییە؟ چێ لەوانێ ژوورەوە؟ پەت دوو سەری هەیە تاقیبی ئەوان دەکەین خاین دەیەوێت تۆ بباتە شوێنێک خوارزە
بەرەو چ شوێنێک؟ شوێنێک کە پێی وتمە بۆ تۆ سەلامەتە، شوێنێک کە بەرەو ئەوێ ڕازیم دەکا. ئەی هاوار ئەزەل براکەم لێرە دەڕۆم. دەزانم چونکە من تۆ دەبم بۆ شوێنێکی سەلامەتر، شوێنێک بۆ چەند هەفتەیەکە هیچ نەتوانێت بگاتە لات. کوێم؟ ئێرە شوێنێکە کە هیچ کەسێک ناتوانێت پێمان بگا. بۆچی؟ پەیوەندی بەم ڕۆوە نییە، تەنها پەیوەندی بە ڕابردووە هەیە. یانی کوێ؟ با پەلە نەکەین، با لێرە دانیشین و باشتر بیری لێ بکەینەوە. دەی با بڕۆین. ئێرە زۆر بەرچاوە، هاواری بژاردووە وەڵا. گەیشتین. باشە ڕامز چی لەو پیاوانە کردووە؟ هیچ نەپرسم؟ وا دەزانی گر بزانم ناچمە لای؟ ناوەندەش نییە گیانە، ئێمە لێرە هەین. ڕاستەکە من ئێرەم تەرتیب کردووە. بەڕاستە؟ بێگومان گیانە، ئەو شتانە پێویستی بە مێشکە، ئەو کارانی پێویستە کۆتاییان پێ بێ کاکەرامیز ئەم شتانە بۆ من لێ دەگەڕێ. باشە ئەو چ کارێک دەکا؟ کاکەرامیز ئەو کارانە دەکا کە بوەستە کاکە بوەستە نامبینی ئەوە منم ڕاوەستە. ئەوە تا کاکەرامیز ئەو کارانە دەکایتر. چاک منت بەند کردووە بچکۆل، من دەردەچم. کاکە سعید وتی نەڕۆیە دەرەوە تاوە پیاوە نەدەڕۆن. ئەرێ بەڕاست کاکە چۆن تۆیان دۆزیەوە؟ بەدزیەوە نەهاتوونە بچکۆل، بیستویانەوە هاتوونە. پۆلیسیش بینیان ئەمانە هاتوون، یەکسەر بێمیان و دوان نییە؟ دەست خۆش بێ. عافیەتت بێ. باشە کاکە، هەردوێنێ بوو پۆلیس تۆیان دەردەکرد. بۆ ئێستا یارمەتی دەدەن؟ یارمەتی من نادەن، یارمەتی سعید دەدەن. بێنە بمدێ. ئاوە ورد ورد. من پێشەوە بێم لێکۆڵینەوەیەکم کرد. ئەو دوژمندارانەی تۆ بلێتی گەڕانەوەی شەمەندەفەریشیان بڕیوە. یعنی لێکۆڵینەوەیەکم کرد لای کەرمەندانی وێستگەی شەمەندەفەر، یعنی دەیانزانی کێوە پیاوانە دەگەڕێنەوە کاکەرامیز. هەروە چەندیش دەمێننەوە، یعنی هەموو زانیاریان لایە. وەک بڵێ پێشوەخت هەموو شتێ پیلانی بۆ دەنراوە. شتیوا نابێ. چی نابێ؟ سەری و کاتژمێرەم کرد کە لە شارەکەیانەوە هاتوون، ڕێک پێشەوەی بێنە شوێنەکەی ئێمە. جا ئەو مانای چییە؟ مانایەوەیە ڕاستەخۆ بەرەو شوێنەکەیەوە هاتوون، واتە دڵنیا بوون کەرامیز لەو ژوورە بووە، لەوەش کەرامیز خۆی ئامادە نەکردووە، واتە ئەم پیاوانە هەموو شتێکی ئێمە دەزانن. واتە لە ناوماندا خاین هەیە. شتیوانیە. کاکە نبینی ئەوە پیلانێ بۆ دەنراوە، کەسێک هەواڵی پێداوە نەگەرنا چۆن یەکسەر دوای دابەزین هاتنە شوێنەکەی ئێمە، واتە لە ناوماندا خاین هەیە. کاکەرامیز سەلما بە دەرەوە. چی؟ کەنعانە کچە دوورخەوە. دیسان هەمان شت دەکەیتەوە ڕامیز؟ بۆ چی دەتەوێت لێرە بچمە دەرەوە؟ تەنها تۆ نا هەردووکتان. کاکە لەبەرەوە لێم تووڕە بووی؟
سیرکە ئۆتۆمبیلی دەبینی لەوەتە ئێوە هاتوو لێرەیە بەش پێش ئەوەی کچە بترسێنی دووری خەوە من تا ئەو کاتە دەتان پارێزم. ئەی تۆ چی؟ دژمنداری منە بچکۆ بۆ یاگەر خوێن بڕژێهی من دەڕژێ. کاکە ڕامیس زوو لێرە بڕۆن درێژەی مەدە. بێەوەی داوتمان کە نایەنە ژوورێ. جان چییە سڵاو لە مام ئەزەل ناکەی؟ سڵاو دیسان گروپەکەمان دامەزراندەوە. ئەو جارە سەختە چێکیشمان لەگەڵە هەموو کەسێک لەو گروپە دەترسێ ها کەسێ نەترسێ کاکە عەلی؟ لە گروپەکە ناجەنگۆ پیاو تەنها لە تۆ دەترسێ. ناگیانە خۆتان بچووک مەکەنەوە براینە. ئەی شام بوختانێک من بۆ سەکە دادەنێمەوە عەلیش لەسەری دەدا ئازالیش لێ خۆشبوون دەدا و بەڕێ دەکا. دەرگای لێ خۆشبوون داخرا. ئێ زۆر باشە. ئێ باش ئێستا چی دەکەی؟ هیچ شتێک. هەو ئێستا پێویست ناکە هیچ شتێک بکات. باوکە ئەو شتەی بۆ دایکم هێناوە نیشانی بدە. دوای نیشانی دەدەین جان. با ئێستا جەوی تێک نەدەین. دایکە وەرە سەیرکە وەرە لای باوکم شتێکت نیشان دەدا. وەرە؟ ئەمەتان لەکوێ دۆزیەوە؟ لەگەڵ جان بەناو شتومەکەکانت کەوتیم. تەنها ئەوەی تێدا بوو. ئەمەت بیرکەوتەوە؟ بیرم کەوتەوە. خۆشت دەویست؟ جان بڕۆن لەگەڵ کاکە عەلی یاری بکەن. یاری چ بابە؟ یاڵە جان وەرە با بڕۆین پێکەوە بچین یاری بکەین. نابێت جان لەناو پیساییە وەردەین. تۆ دوا کەسی بتوانێت بڕیار لەسەر جان بدەی. بۆ خۆت ئاوا بڵێ دەتانەوێت چی لێ بکەن؟ دەتانەوێت بەهۆی یاریە مەرگاویەکانتان ئەو بکەن بە قوربانی ها ئەوەتان دەوێت ها؟ تۆ گوێت لە خۆتە جەنگیز؟ تۆ کەی وەکو پیا باوکایەتی جانت کردووە کەی پێش خۆت بیرت لەو کردوتەوە قسەکەت بوون بۆ گەنی لێدێ. مێشی و مناڵەتان نێشتووە ئیشان. ڕۆژێک لەگەڵ ئەزەل ڕۆژێک لەگەڵ کەنعان دواتر بەهۆی یاریکردن لەگەڵ ئەزەل بێئەدەب بڕیار بدە بەسە خەو یەکلایی کەرەوە ئیشان. تۆ بۆچی لێرێ جەنگیز؟ دایکی جان لێرەیە باوکی لێرەیە. تۆ چ کارێکت هەیە لێرە؟ جەنگیز ڕاست دەکا ئایشە. چی؟ نابێت جان لێرە بمێنێ. نابێت جان بە من بەسترێتەوە. مەبەستت چێ لەم قسەیە؟ چەندین کەس مردن ئەیشان ئەو کەسانی خۆشمان دەویستن. کەنعام بە جان دەزانێ ئێستا چۆ بۆ دەرەوی وڵات بەڵام بێگومان دەگەڕێتەوە. بەڵێ مانەوەی لێرە ترسناکە ئەمە ڕاستیەی تر. بۆ کوێ؟ جەنگیز بانجی جانکە پێی بڵێ چیم پیاسەیەک دەکەین. جان بەتەمای چی خۆفرەم نادێتە کەنارێکەوە. سپاس ئەزەل.
سوپاست دەکەم کە گوێت دەگرتم مەبەستم لەوەی بیری لە جان کردەوە. تاقیبی تۆی دەکرد. کێ؟ مەمەد؟ تاقی من بۆچی؟ چونکە دەیزانێت توانە بە تۆ ناکەم بۆیە بە دوات داهات بوو بۆ ئۆتۆمبیلەکەی من نازانم چ کارێکی هەبوو. مەمەد زانکۆی خوێن ڕاگەیاندنی تەواو کرد ژیانێکی گەورە و گرانی لە پێش بوو. چی دابوو لە کارە پیسەکانی من؟ چه حەقی بە تاقیبکردنی تۆدا بوو؟ نابێ هەماشیش بەسەر جان بێ. ڕێکەوتین هاوبەشی یەکێک لە نێوانمان هەیە بە هەبێ. نێوانمان هەر چۆنێک بێ دەبێت جان لەم کارە بە دوور بگرین. بەڵام ئیتر گەڕایتەوە وانییە بۆیە لە کۆتایی دەتەوێت کوڕەکەت بگەڕێنیتەوە. کەوایە زۆر شتە دەبێ بیزانی نەک لەبەر ئەوەی جێی دێڵم. بەڵام دەمەوێت تاکید لەمە بکۆمەوە کە ئەو مناڵە هیچی بەسەر نێ. نا مەبەستمەوە نەبوو. نابێت زۆر بچیتە دەرێ. ئەو حەساسی هەیە. پێویستە شەوان جارجار بچێ سەری و بە جوانی سەیری بکەی و دڵنیابی. هەروە بەم دواییانە زۆر توند و تووڕە بووە. هیچ گرنگی بە خۆی نادا پارێزی ناکات جارجار دادەمێنێ. جارێک لە ئەنتەرنێت سەیری کورە تۆ سەیرێکی بکە. نەخۆشەکەی بە هیچ شتێکی تر ناچێتن. چیتر؟ بە قسە تەواو نابێ. ها نەکەی بە مناڵ حسابیکەی سەراوگێڕت دەکا. خەمی ئەویانت نەبێ. زۆر خەمبارم ئەزەل. یعنی لەبەر مەمەد بەڕاستی خەمبارم. دڵنیای ڕووداوی هاتوچۆ بووە لە 100% دنیای ئەزەل. لە گازینۆی قەرەگۆزلمدا بەهۆی هۆکارێکی نادیارەوە لە پێکدادانێکدا سەلیم ئۆغرۆلۆ بەهۆی چەقۆیەک کوژرا. برای سەلیم ئۆغرۆلۆ کەنعان ئۆغرۆلۆ لە کۆڵانی پشتەوەی گازینۆدا بە پەشۆکاوی بینراوە. یەکێ لە جەماعەتی گازینۆکان ڕامیز قەرەئێسکی یعنی مەبەستی کەنعانی خۆمانە. ڕامیز قەرەئێسکی کە پەیوەندی بە ڕووداوەکە هەیە برایەکی بەڕێزمان بوو. بۆیە ئێمەش نیگەرانی خۆمان دەردەبڕین و پۆلیسیش دەستیان بە لێکۆڵێنەوە کردووە. ئۆغرۆلۆ ناسناوی خۆی گۆڕیوە. ئەو کەسەی نەمرد کەنعان یعنی ڕامیز برای کەنعانی کوشتووە؟ ئەگەر ڕووداو نەبوو بێ. برای کەنعان خوشکی ئەیشان برای تۆ. ئای لەو بە بچکۆلەی وای لەو گی تۆ. بۆچی تا ئێستا لەگەڵ منی جەنگیز؟ پێشان گەڕایەوە. بۆ تا ئێستا لەگەڵ من؟ چونکە تەنها من هەم لە نێوانتاندا کە مێشکی کار بکەم. گەر بەم حاڵە جێتان بێڵم کەنعان وەکو دوو پشک یەکسەر پێتان وەردە. ئێوە هیچ پلانێکتان نییە من هەمە. چه پیلانێک؟ ئەوە تا لە دەستمە ئەوەیان کەنعان دەیەوەی هەماش دووبارە کاتەوە. دەوێت هەموو شتەکان لە سەرەتاوە زیندوو بکاتەوە. با لە ڕووداوەکان تێبگەین بە پێچەوانەوە بۆی دەچین. ڕامیز لەگەڵت دادەنیشێ؟ نەخێر لەگەڵ من دادەنیشە. جارێکیان وتی ئێمە وەکو یەکین. مەبەستی لەو شتانەی کاتی خۆی ڕوویان داون. کەنعان و ڕامیز ئەزەل و جەنگیز. مەبەستی ئەوە بوو. جارێک هەمان شیوە منیش وتووە. وتی من و تۆ وەک یەکین. ئەو ڕامیز ئەو شتانە دەزانێت تۆ تێکەڵ مەبە. مادەم وەکو یەکین دەچێن قسەی لەگەڵ دەکەین. تاکو ڕووداوەکان تێبگەین باشە؟ ئەوەش دوا سوودمە بۆ تۆ خوارزە. خاین چی لە تۆ دەوێت؟ شوێنی توی لە من دەوێت. زیاتر ناونیشانەکەی لێک دەوێت. زیاتر دەیەوێت بێ ئەوەی هیچ کەسێک تێبگات بێت و چارەی بکات. لەوانەیەوە پیشاندا یارمەتیمانەدا. لەوانەیە بڵێ من لەگەڵ ڕامیز دادەنیشم. دەمەگری مامە ممتاز؟ دەی با لەگەڵ تۆ بچینە سەرەوە.
مەمەد کوڕم تۆ لێرەی دایە عمر مەمەد چوو مەمەدمان چوو ئەزانم دایە بۆچی نەهاتێ لەکوێبی عومەر نەمتوانی پێم دایە دەموت چێم بینی دەموت نەمردمە بەهێز بوومە بەڵام هێزی ئەوم نەو پێمە سەر جەنازەی برایەکەم دایە نەمتوانی پێم ممتاز سیرکەوە هات دەتپرسی بۆ نەهات ئەمار ڕوودا بوو نییە کوڕم کوڕەکەم بەهۆی ڕووداوێکی قەزا قەدەرەوە مرد وانە ممتاز پەیوەندی بە تۆ نییە وانە ها براکەت لە نێوچەوانی تۆ نەمرد وانە ها ڕۆڵام لەبەرەوە ئامادە نەبووی ها چونکە ئاگار لێ نەبوو وانە پەیوەندی بە تۆ نییە وانە ئایا پەیوەندی منەوە هەیە عومەر لەنێو چەوانی من بوو بڕۆ لێرە ممتاز یەک دەقە عومەر بڕۆ لێرە ون بە ممتاز بۆستە ئەو تاکە کوڕی منە تەنها ئەو ماوە عومەر درۆیەک بکە شتێک بڵێ عومەر ناتوانم بمێنمەوە دایە باوکم حەقەتی بەڵام دخوا تەنها جارم لێ وەرگرت نەجاتی من ئەو ببەن ئەوتان خۆش بێ باوکە لەگەڵ خۆی بێ بۆ دەرتاشی بەڵام وەکو برایەکەم پەروەردەیکە وەکو مەمەد پەروەردەیکە بڕۆ لێرە ون بە جارێکی تر نەیتەوە بۆ ئێرە من باوکی تۆ نیم بڕۆ بشتوێ نامێنمەوە بەڵام باوکە توخوا جان کوڕەکەم وەک مەمەد پەروەردەکە گەردە لە ماسەک مەڕۆ عومەر 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 ئێستا ئێمە سێبەرەکانمان یاری دەکەن سێبەرەکان خۆیان لە ناو پێستی جەستەدا هەشار نەداوە کۆن نابن سێبەرەکان تەسلیمی خۆیان نابن جوان سیرکە خوارزە بە هەرچی دادەڕوا با بڕوە تەنها سێبەرەکانن کە خیانەت لە خاوەنەکانیان ناکەن
دوژمنە تاتەیەکانم لە هەمان مەسەلەدام هەم ئەو جارە وەکو ئەوەی بوومە دوای 12 ساڵ شەمەشانی مرۆڤانەی کە لە هەموو کە زیاتر نەفرەتیان لە دەکەم چونکە برایەکەم کوژراوە خۆشکی تۆشیان کوشت یەک جار ئەوەتان پێ دەڵێم شەڕێکم لە پێشە تا مردن لەگەڵ منن لەگەڵ تۆم لەگەڵ ئێوەم بەڵام مەرجێکم هەیە من دەبمە قەناس میوانی منە چەندین ڕۆژام و تەنێک پێشنیار دەکەن ئێستا ئەوەیان دەکەین دەچینە لای خاڵۆ ئەزەل بۆ خۆتان خۆش ئەو شتێکە لەلات بینیم ڕاستە ئەو ڕۆژە عەلی پێدام نەوەک پێویستم پێ بێ لەوانەیە ئەمڕۆ پێویستمان پێ بێ سڵاو بەڵێ منم باوەڕ ناکەی بەڵام پێت خۆش بوو بە یەکەوە کار بکەین بەڵێ بەڵێ باش پێشنیارێکم هەیە لە خاڵێکدا دەمەوێت ئەوم بۆ دوور بخەیتە نەوە گوارێک کەوێ زۆر ور نەبی چۆن دەڕۆی؟ ئەیشان تۆ لەگەڵ من بڕۆ لای دەی ئەو جارە نەکاگالی دەوەرە لە دەست منداڵی ئەو زەمانە لەنە جەنگ گوت پێم بڵێ کوڕم تەمەنم لە چەند ساڵ دەچێت پێشتا وەکو کەڵە پیاوێکی گەنج دیاری هەموو شتێک تەواو بوو لەو سیستەمەدا کەنعان بە نرخترین پیاوە لە کۆتایی ئەم کارەدا بەس کەنعان بڕوخێنم هەموو شتێشی لێ ببەم بەس لە حەقی ئەو بێم ناهێڵم تۆ بژی
چی بەسەر ئومێدکردن هات؟ شتێکم نەماوە ئومێدی بە بخوازم. هەرە کەس نییە چێکێک تەڕەماشێک شتێکم پێ بدا؟ لۆ خۆکەرنیمە لە پشتم دانیشی دەمانچەشت دەمێ بوو. لەوانە خۆم شتێک دەزانم چەندی زعاجنەوەنە. ئەلو هەسەر با لێک جابینەوە عەلی. ئێستا دوای ساعتێک لە شوێنەکەی تر دەبینین. لەکوێیە؟ شوێنی چاوپێکوتنەکەمان لەکوێ ئازاد زوو پێم بڵێ دەی؟ لە کۆتای ئەم ڕێگەیە، لە کۆتای ڕێگایەکە مەیدانێکەیە، لە قاوەخانەکەی کۆتایی مەیدانەکە. هێواشەوە من دەبێت لێرەدا بەزم. چی دەکەی؟ ئەوڵ دەدەم ژیانتان ڕزگار بکەم. دوای سەعاتێک لێ بە جەنگۆ. خێرا بڕۆ ئازاد خێرا ئەو پیادە شتێک برا زوو. بێلێ. ئایشان بیرم کردووی بیری بێکەوە بوونمانم کردووە بیری هاتنە بەرامبەرمەتم کردووە بیری مێشکردنتم کردووە بیری ئەوم کردووە تاکە کەسی توانی تێم بکەیت هەڵەنی وانییە ئێستا لەوێ دەرچوو دەتەوێت تێبگەی تێ خاینە خوارزە کەوایە دەبێ واز لە خۆشەویستانت بێنی دەتوانی واز بێنی؟ ئەلو بەڵێ من داوایم کردووە چاوەڕوانم کاک سعید من وای لە ماڵەوەم بەڵام 4 ساعت ئۆتۆمبیلێک لەبەر دەرگایە هەر ناڕوە من دەڕۆم ئەگەر ئەوانەیەن من دەڕۆم ئیتر بێزار بووم ئەوەندە چاوەڕێکم لە شوێنەکەی خۆت دانیشە ڕامیز کارەکان بخوا ناڵۆزن چۆن ئاڵۆزە؟ یانی شتێکەیە من نێزانم کاکە ئەو بچکۆڵێتەوە کەنعان چێتی؟ لەو ناوە نییە چۆن نییە؟ لەلای من بوو مەبەستم لە دوای ئەمەوە نەهاتووە دوجارێکی لە کەسانی گازینۆ بینیوێتی لەگەڵ ئەوە لەگەڵ کێ؟ لەگەڵ دوژمنەکانت لەکوێ بینیویانە؟ لە دەوروبەری مزگەوت سلێمان ئاگادار بە بەتەنیا بۆ خۆت هیچ کارێک نەکەی بۆ خۆت ڕامیز
ئایشان ئەزەل نابێت چکۆرەکەمی چی بەسەر بێ عومەر خۆ بچارەوە دوای ساعتێک لەو شوێنە پێ وتێکتر دەبینینەوە ئەگەر نەتوانی بە خۆم دێمەوە تا بتگەم علی ئەوە باوکمە هاتووە لەبیر مەکە سێبەرەکان زۆر پاش ئەوەی خاوەنەکەیان ئێمەیان جێهێشتووە لە گۆشەیەکدا هێشتا چاوەڕوانی ئێمە دەکەن لەبیر مەکە سێبەرەکان تۆ دەپارێزن وەرە خوارزە وەرە ڕۆڵە من چاکت دەکەمە وەرە بەس نییە خوێن ڕژان بەس نییە خاڵۆ هێشتا چیترت دەوێ خوارزە دەمەوێت هەر شتێکە فێر نەکردومە فێرم بکەی کاتێ من لە تاریکی داون بووم تۆ بوویتە ڕووناچی بۆم بەڵام ئێستا دەمەوێت تاریکیم فێر بکەی فێرم دەکەی فێر دەبی خوارزە فێر دەبی وەرە وەرە کۆتایی چیرۆکە چی خاڵۆ کۆتایی چیرۆکەکە خوارزە من بە ڕێگەیەکی زەحمەت تێگەیشتم کە کێ خائین بوو لەگەڵم کاکە ڕامیز ڕامز پاگاتەوە گەنان کاکە خۆت شەکەت مەکە جارێ پشوو بدە سەلمە بێ با ئێمە بڕۆین زۆر ژان دەکا خراپ کەوتێنەوە بۆسەوە چوار گولیان لە دەستت دەرێنە بەڵام چاک دەبێتەوە نیگەران مەبە بە ناچاری تۆمان هێنایەوە ماڵێ بەڵام دکتۆر هەمیشە چاوەدەرت دەکا وتی چاک دەبێتەوە تۆ لەکوێ بووی بچکۆل
ئەوەم کرد کەوتت کاکە سەلمان برد و ڕۆیشتم چاوەڕوانی هەواڵم دەکرد لە تۆ ڕاست دێت تەواو زۆر مەکۆکە ڕاستت کرد بچکۆل بۆ سەبوو باشە چێە؟ خاینەکە چێە؟ خاینەکە منی ناردە ئەوێ لە کۆتاییدا باگاتیەوە باگا هاتمەوە کاکە برادرینە مەسەلەکەمان ئەوەیە ئەم شەو یاریەکی سێبەرانە دەست پێ دەکا مەسەلەکە چییە؟ سێبەرەکان ئەم شەو لەگەڵ ئێمە یاریەکی زاڵمانەمان لەگەڵ دەکەن چونکە ئێمەیان خستە ناو تابوتەکانمانەوە تەنها سێبەرەکانمان ماوەتەوە ڕاستە خوارزە؟ ڕاستە مردم هەست بە هیچ شتێک ناکەم منیش مردم تەنیانیت خوارزە تەنیانیت خوارزە منیش دەلاتم ئیتر بەڵام منی تر نەماوم خاڵۆ ئەوە من نیم من ڕۆیشتم هەنگاو بە هەنگاو خوارزە هەنگاو بە هەنگاو دەگەڕێیتەوە ئەوە چی دەڵێن؟ خاڵۆ ئەزەل بەیەکەوە لەبارەی شتێکەوە قسە دەکەن کە بەتەنها خۆیان تێدەگەن ئێمە چی بکەین؟ بێدەنگ دەبین وە چاوەڕێ دەکەین بکوژە خاڵۆ من برێرە لای براکەم خاڵۆ من بکوژە مەمەد خراپترین شتی خۆتم فێرکەی خاڵەوە بێبەجەیترین شی خۆتم فێرکە بۆ ڕووخاندنی کەنعان هەرچی پێویست دەکە ئەوم فێرکە خاڵەوە هەر شتێکت فێرکەم با ئەوەیشت فێرکەم خوارزە
بەتەنیا پێت ناکرێت کەنعان بەتەنیا تۆ دەبەزێنێ پێویستت بە یارمەتیە دووبارە لەسەریەوە گروپێک دادەنیتەوە لەناو گروپەکەی من خاینێکەیە خاڵۆ کەسێک هەموو شتێکی بە کەنعان وتووە یەکێ بە کەنعانی وتووە من عومەرم یەکێ پێی وتووە جان کوڕی منە مادەم وایە با پێش وەختە خاینەکە بدۆزیتەوە خوارزە چی دەڵێ؟ چۆن فێرم کە پێم وتووی خوارزە کاتی خۆی منیش تووشی خاینێک بووم بەڵام من بە ڕێگایەکی زەحمەت تێگەیشتم کێ خاینەکە بوو بەڵام تۆ بە ڕێگایەکی ئاسان تێدەگەی خوارزە بەڵام چۆن؟ لەبەرەوە هاتوونەتە ئێرە خوارزە سەیری دەوروبەرت کە ئێرە شوێنێکی چۆنە؟ شوێنێکی بێبەرگریە هەر کەسێک شوێنەکەی ئێمەی بەمانوت بێ ئەو پیاوانە کاتی خۆ ئامادەکردنیان نەبووە گەر تۆ لە جێوانبی چی دەکەی؟ لە هەر شوێنێک بن دەچی و دەیان دەیتە بەرگولە من لێرەم تۆ لێرەی ئێمە جێ ناهێڵن خوارزە ئەم هەرە لە دەست نادەن ئەگەر خائینەکە تا ئێرە ئەوانی هێنابێت کەواتە دوای کەمێک لە سەری و شقامەوە بە دیار دەکەون یعنی دوای کەمێک ئۆتۆمبیلێک بە بەردەم ئێمەدا تێپەڕ دەبێ لەنا ئۆتۆمبیلەکەدا چەکەکان دێنە دەرەوە لێرە هەر کەسێکە بێ زۆر سیرکردن هەمومان دەکوژن یانی خاینەکە زۆر باش دەزانێ دوای کەمێک شتر چی ڕوودەدا کەواتە ئەو خاینەکەیە خوارزە خاینەکە ئەو کەسەیە بۆ ئەوەی نەمرێت دوای کەمێک لەسەر مێزەکە هەڵدەستێت کەوایە بچینە سەرەوە مێزە خوارزە دەی